گەنجێکی هەڵەبجە کە دانیشتووی گوندە بارامەندیەکەی بووەتە جێگەی تێڕامانی زۆرێک لە خەڵکی. ئەو بەبێ ئەوەی حکوومەت دەستگیرۆیی بکات ئێستا ئۆتۆمبیلێکی سکرابی کردووەتە کارەبایی و لە ئێستاشدا هاتوچۆی پێدەکات. ئەم ئۆتۆمبیلە کە لە بەرچاوتانە ئەم ئۆتۆمبیلە کە لە کار کەوتووە مەسەلەن سکراب بووە من دەستم کردوەوە بۆ ئۆتۆمبیلەکە لە هەموو ئاشیاکانی دەستکاریم کردووە دوو هەمیشان کردومە بە کارەبا هەم بانزینیش و هەم کارەبا لە هەمان کاتیشا ئەتوانی لە 6 کیلۆمەتر بێ بە کارەبا بڕات ئێستا ئەتوانی لێرەوە بڕۆی تا سلێمانی بەبێ ئەوەی تۆ هیچ کاتێ پێویستی بە بانزین هەبێت هەڵبەت لەسەر دوو تۆرباینە کە لەسەر مەشینە دامناوە و لەسەری ئەکسلی گێڕەکە پێش ئەکسلەکە لەوێ دامناوە کە 6 کیلۆمەتر کارەبا دروستەکە بۆ ئۆتۆمبیلەکە هیچ خەلەرێکی تیان نییە لە ڕووی ڕۆشتن و ئەوانە. یاسین عەلی وە خۆی دەڵێ لە منداڵیدا لەگەڵ هەڵدانی کۆلارەکەیدا خەونی فڕینی هەبووە. ئێستا سەرقاڵی دروستکردنی کۆپتەرێکە کە لە سەداسی کارەکانی تەواو بووە. ئەو دەڵێت دەبێت بە کۆپتەرەکەشم بفڕم و ئەو خەونەشم بێنمەدی. ماوەی لە ڕۆژی کەرەنتینەوە کە لە ماڵەوە بووم دەستم کردو بۆم فڕۆکە دەستخۆشی لە کاگە ئاسۆسەکەم کە هاوکارمە لە بەشی پەروانە و مەکینەکەی بۆ نردوم ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیکە پەروانەکانیش بۆ نێرێتەوە و خولیای ئەم تارش لەوەیە کە کەرەنتینە بووم لە ماڵەوە هەساوم بە دروستکردنیان فڕۆکە وەکو حەزی مناڵیم بووە کاتی خۆی هەر بە مناڵیش حەزم لە فڕین بووە بێگومان فڕینی کۆلارە بووە ئەو کاتە کە بە مناڵی هەڵمایا وەکو خۆم لەسەر کۆلارەکە بموا بوو ئەمە شەگەڕێتەوە بۆ حەزی مناڵی کە ئێستا حەزەکەم بە واقع بیسەلمێن میشەڵا کە بتوانم فڕۆکە دروست بکەم. تراکتۆری زەوی کێڵان و گلێدەر و شۆفڵی قەبارە بچووکەکان لە ساڵانی ڕابردوودا دروستی کردوون ئێستاش کاریان پێدەکات ڕۆژانە لە کاروبارەکانیشیدا دەیان خاتە گەڕ. سەرەتام شۆفڵەمە دروست کرد هەڵبەت لە کارێکەوە بوو کە دوو گەڵا بەخۆڵ مێنا ئێرەوە ویستم بیگوازمەوە بۆ پشتی خانووەکە کە بە خاکەناس ئیشم تیا کرد زۆر هیلاک بووم و فکری ئەوم بۆ هادەم شۆفڵە دروستکەم بۆ ئەوەی کاراسانی بێ بۆ من دوای چەند مانگێک کە خەریکی ئەم شۆفڵە بووم بەڕاستی ئەم شۆفڵە دروستم کرد لە هەر پارچێکی هیسارەیەەکە دواتر هاتە سەر ئەم تراکتۆرش هەمان شۆفڵەکە ئەمیش هەموو جۆرە ئۆتۆمبیلێکی تایە وەکو پارچە یادەکی هەموو ئۆتۆمبیلێکی تا کردوم و بەم تراکتۆرە ئەمیش بریتە لە ئێستا گاسنی هەیە و عەرەبانشی هەیە ئەمە کاری ڕۆژانەی ناوباخ و مەزرعەکە کە چەندە بچووکیش بێ ئیشی منی کردو و هاوکاری دەوروبەری خۆشم کردووە دواتر دوای ئەمە دەستم کرد بەم گرێدەرە کە ئەم گرێدەرە بەس بۆ تەختکردنە بۆ تەسوێکردنی شوێنێکە کە تۆ بە شمشەیەک خەریکبی. یاسین عەلی ساڵی 1990 لە گوندی خێڵی حەما لە پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. ئاستەنگەکانی ژیان وای کردووە نەتوانێت خوێندن تەواو بکات. ڕۆژانە لە گوندەکەیان سەرقاڵی جێبەجێکردنی بیرۆکەکانیەتی. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.